هاي بر الله والله مريكا هاي بر الله هاي بيشر مو حياة ولا راك إذا قصدي من ولا بيشر مو حياة حيونا مسيمة بالجد صار عن أشواط كثيرة هاي بر الله بمکوژە دەی مردنەکەم پێ باشترە لەوەی کە بە زۆر بمێ بە کابرایە کە خۆشم ناوێت خۆ من بەدڵی خۆم شوم کردووە دە بمکوژە کاکە هاوڕێ قسەم بۆ بکە پێویست بە ترس ناکە چونکە من وەکو پارێزەر هاتووم کێشەکەی تۆ چارەسەر بکەم لە ژیانم لە کەس نەترساوم تەنها و ڕۆژە نەبێت بەخوا منیش تۆم خۆشەوێت هەموو شتێک بە قوربانی ساتێک گەرمی باوشی تۆکەم بەس چی بکەم هیچ دەسەڵاتێکم نییە ڕۆحەکەم من بڕیارمدا بەیانی بەڕێ بکەوم بۆ بەغدا سبێ ئەو کاتانە لێرەین ژیانێکی ئارام دەبەینە سەر نانا نەکەی ڕێگا زۆر ترسناکە ئارامم نەما نەسریگان ئەوە 2 ساڵە بەم دەرد و کەسەرە ڕۆژ دەکەمەوە هاوڕێگیان لێرە دەرچون بۆ ئێمەشن زۆر قەدەخەیە بەڵام نەگەر شێوە ڕووساری خۆم بگۆڕم لەوانەیە بتوانم خۆم بگەێنمە لای تۆ بەڵام بەمەرجێک ئەی باشە مەرجەکەی چی بوو گوتی دەبێ مارەم بکەی ئینجا بەڕێ دەکەوم دایک و باوکی ڕازی بوو نا زۆر ڕقی لە باوکی دەبەوە چونکە دەویست بە زۆر بیداتە عەرەبێکی ناسیاویان بەڵام دایکی لە هەموو شتێک ئاگادار بوو باشە تۆ لێرە و ئەو لە بەغدا چۆن مارەت بڕی هەر ئەو شەوە مارەم بڕی چۆن ئەی شاهێدەکان فەرموو مامۆستاوە 2 شایەدی برادەری خۆمن باشە کوڕم هاوڕێ ئەتوو ڕازی لە نەسرینت مارەکەم بەڵێ مامۆستا باشە با قسەش لەگەڵ نەسرینی بکەین نەسرین بابە توش ڕازی لە کاک هاوڕێ مارەتکەم بەڵێ مامۆستا ڕازیم کەواتە پیرۆزی یەکتری بن زۆر سپاس مبارەکە ئەی پاشان چی ڕوویدا نەسرین بڕیاریدا ڕۆژی دواتر بەڕێکەوێ دایکی لە هەموو شتێک ئاگادار بوو بۆیە کە زانی مارەکردنەکە شەڕەیە ئیدی ڕێگای پێدا بێتە لای من و ببێتە هاوسەرم فەرموو تۆ چی؟ نەسرین ئەوە تۆی؟ ئەڵڵا دوای 2 هەفتەی پڕ لە خۆشی و ژیانێکی ئاسوودا ڕۆژێکیان من لەسەر کار بووم باوکی هات بۆ ماڵمان زۆر ئەزیەتیدا بوو ئەو کاتێ من بەسەر ڕووداوە ڕاگەیشتم خەریک بوو بە دەمانچەکەی دەستی بیکوشێت
سوورکەوە هەی نامە دەتێ ماڵم وێران بکەی ناسرین